ڕێژەی سەوزای لە قەزاکەیدا ماوەی 6 ساڵە لە باخچەیەکی خۆیدا نەمامی جۆرا و جۆر دەڕوێنێت و بێبەرامبەر دەیبەخشێت هاوڵاتیانی شارەکەی. ئەو هاوڵاتی خۆبەخشای هیچ هاوکارێک ناکرێت و داوا دەکات تەنها پێین و خۆڵی بۆ دابین بکرێت بۆ ئەوەی بەرهەمی زیاتری هەبێت. ڕێژەی سەوزایی لە دەربەندیخانە لە سەدا دووە ئەوە لە کاتێکدا ستانداردی جیهانی بۆ ڕێژەی سەوزایی شارەکان لە ئێسەدا بۆ نزیکەی لە سەدا 25 بەرز بۆتەوە. پامنەرمان لە قەزە دەربەندیخان سەردانی ئەو هاوڵاتی و باخچەکەی کردووە و راپۆرتێکی ئامادە کردووە با پێکەوە سەرنجی بدەین. ئەم باخچەیەی دەیبینن باخچەی هاوڵاتیەکی قەزای دەربەندیخانە. ئەو هاوڵاتیە لەم باخچەیەدا نەمامی جۆرا و جۆر بەرهەم دێنێت و بە بێ بەرامبەر دەیبەخشێت بە هاوڵاتیان. ئەو هاوڵاتیە هۆکاری ئەم کارێشی دەگەڕێنێتەوە بۆ پاراستنی ژینگە و زیادکردنی ڕێژەی سەوزایی لە شارەکەیدا. یەکێک لە هۆکارەکان بۆ پاراستن و پاکڕاگرتنی ژینگە لە هەر ناوچەیەکدا زیادکردنی ڕێژەی ڕووبەری سەوزاییە. بۆ مەبەستە هاوڵاتیەکی قەزای دەربەندیخان ماوەی 6 ساڵە لە باخچەیەکدا خۆبەخشانە نەمامی جۆرا و جۆر بەرهەم دێنێت و دواتر بێ بەرامبەر دەیبەخشێت بە هاوڵاتیان. ئەو هاوڵاتیە کە ناوی عەلی ساڵحە هۆکاریە و کارەی دەگەڕێنێتەوە بۆ پاراستنی ژینگە و زیادکردنی ڕێژەی ڕووبەری سەوزایی لە شارەکەیدا. ڕاشی دەگەێنێت چەند جارێک بۆ پەرپێدانیە و کارەی داوای هاوکاری لە لایەنە پەیوەنددارەکان کردووە، بەڵام تاوەکو ئێستا هاوکاری نەکراوە. چەند ساڵێکە من خەریکی نەمام ناشتنم. ئەم نەمامانەی وەبەری ئەهێن و بەخشمەوە بە خەڵکە بە بێ مقابل تەنها لە پێناوی خۆشەویستیم بۆ خاک و نیشتمانەکەم. تەنها مەبەستم ئەوەیە شارەکەم ژینگەی پارێزراو بێت. زیاتر ئەلبیزیا و دادۆنیان چونکە ئەلبیزیا و دادۆنیا گەشەی بە قووەتە. ئەم شوێنەیش کە من هەیمە هیچ هاوکاریەکم نییە. خۆڵەکەی ئەڕۆم بە کۆڵی هێنم. نەخۆڵ نە ئەو پەینی کە پێویست بێ بۆ ڕۆک هیچ کەسێک هاوکاریم ناکات. خۆم ئەیهێنم تەنها خۆمم. داوام کردووە لە شارەوانی کە هاوکاریم کات لە پەین و خۆڵا وعدیان پێداوم، بەڵام هەتا ئیسە نەچوەتە بواری جێبەجێکردنەوە کە هاوکاریم کەن و پەین و خۆڵەکەم بۆ بێنن. جا ئەگەر بکرێ بۆم بێنن من سوپاسیانەکەم و دەستخۆشیان لێ یەکەم. سەرۆکی ڕێکخراوێکی ژینگەیش ڕای دەگەێنێت لە هەرێمی کوردستان کاری خۆبەخشەکان بۆ پاراستنی ژینگە لە کاری لایەنە پەیوەنددارەکانی حکوومەت فراوانترە. دەشڵێت لایەنە پەیوەنددارەکان نەک هاوکاری خۆبەخشەکانی ژینگە ناکەن، بەڵکو زۆرجار ڕێگرن لە بەردەمە ئەو کەسانەی کە بە خۆبەخش هەوڵی پاراستنی ژینگە دەدەن. زۆر ئەوانەی کە بە خۆبەخشی لە پێناو پاراستن و گەشەپێدانی ژینگەی کوردستاندا کار دەکەن و لە چاو ساڵانی ڕابردووشە ژمارەی خۆبەخشەکان دەتوانین بڵین زیادی کردووە، چکە ئێمە هەمومان لەسەر یەک هەسارە ئەژین و ئەو مەترسیانی کە لەسەر پیسبوونی ژینگەیە ڕۆژانە ڕوو لە زیادبوون دەکات. ئەم دروستبوونی مەترسیەش لەسەر ئایندەی هەسارەکەمان وای کردووە کە ژماری خۆبەخشان بۆ پاراستنی ژینگە ڕوو لە زیادبوون بێ و ئەگەر بین بەراوردێک بکەین لە نێوان ئەو کارکتەرانی کە لە دەستگا حکومیەکاندا بۆ ژینگە کار دەکەن و ئەو کەسانشی کە بە خۆبەخش کار دەکەن دەتوانین بڵێن جیاوازیەکی زۆر هەیە، چکە ئەو کەسانی کە بە خۆبەخش کار دەکەن جۆرێک لە جدیاتر، جۆرێک لە ماندووبوونی زیاتر، جۆرێک لە کاتگرتنی خۆیان، تەنانەت زۆر جار بەخشینی پارەی باخەڵی خۆیان بۆ ئەو پرۆژە کارانەی کە لە خزمەتی ژینگەدا بێ و هەندێک جاری شێ بەڕاستی لەلایەن حکوومەتەوە هیچ دەستگرویەکی ئەو کەسە چالاکانەی کە لە بواری ژینگە کار دەکەن ناکرێت وەکو دەستگرویشیان ناکرێت. لە هەمان کاتە حکوومەت جۆرێک لە ڕێگری دروست دەکا یاخود ئاستەنگ لە بەردەم ئەو خەڵکانەدا دروست دەکا بۆ ئەوەی نەتوانن بە شێوەیەکی ڕێکوپێکتر کارەکانیان لە خزمەتی ژینگا بکەن. بە پێی زانێرەکانی ڕێکخراوە ژینگەیەکانی سنوورەکە ڕێژەی ڕووبەری سەوزایی لە سنووری قەزای دەربەندیخان لە سەدا 2 خەمڵێنراوە، ئەوەش بە پێی ستانداردی جیهانی ڕێژەیەکی زۆر کەمە. لە ئێستاشدا بەوەی کارکردنی چەندین کارگەی گەچ و بەراڕین و چەند هۆکارێکی دیکە ژینگەی دەربەندیخان پیس بووە و مەترسی لەسەر تەندروستی دانیشتوانی قەزاکە دروست کردووە. پاڤێڵ عەبدوڕحمان، کێنێن، دەربەندیخان. بەڵە بەڕێزین دەچینە لای پێشبینی